ژنان لە کۆنەوە تا ئێستا زەحمەتی و ڕەنجیان کێشاوە بە بەکارهێنانی کەل و پەلە کەلەپوریەکان کارەکانیان ڕاپەڕاندووە، بەڵام هاتنی تەکنەلۆژیا وای کردووە ئەو ئامێرانە بەرەو نەمان بڕوات و کاریان پێ نەکرێت. لە سەردەمی کۆندا بەهۆی سەختی بارودۆخ و بژێوی ژیان لەو ساڵانەدا هەرچەندە ئاسانکاری نەبووە، بەڵام ژنان پشتیان بە تواناکانی خۆیان بەستووە و کارەکانیان سەرکەوتوانە ئەنجام داوە. یەکێک لەو ژنە بە توانایانەی کە لە سەردەمی کۆندا توانایەکی زۆری هەبووە لە بەڕێکردنی کارەکانی و یارمەتیدانی خەڵکدا، نەجمە ڕۆبیتەنە کە لای خەڵکی گوندەکەی بە حاجی نەجمە ناسراوە. ژنێکی تەمان 85 ساڵە، نزیکەی 50 ساڵە لە گوندی بانیخانی سەر بە ناوچەی گەرمیان دەژی. وەک خۆی دەڵێت تا چەند ساڵێک پێش ئێستا ئیشی گوندی کردووە، وەک کوشت و کاڵ و ئاژەڵداری و ئیشی چنینیشی کردووە، بەڵام لە ئێستادا بەهۆی زیادبوونی تەمەنیەوە توانای ئەو ئیشانەی نەماوە. حاجی نەجمە باسی لەو کارە دەستیانەی خۆی و ئەو ئامێرانە کرد کە کاری پێکردوون. ئەمە بڕە هەر لەیرە کردمە لەم شوێنە دەساڕەکەوی ساوەڕمان پێهار قەرخەرمانمان پێهار ئاوەڕ کوریێستەکە کێشەمان پێکرد بەڵە سروودمان پێ کێشە ئەومان پێژنەکە خەلەمان پێ پاکە کرد، باراشمان پێ پاکە کرد، کۆزەرمان پێویرد ئاوە ئەوە سەفەرسازە هێنمان پێوە بۆ سەر جووت و نان و شۆربا و چ هینە جوتیارەکان ئیشیان بۆ ئێمە کرد. ئێمەش ئەلوە نان و تێشت و چتمان بۆ تێشت و گۆشت و چوت و بۆ ئەلە و سەفەرسازان ئەمە بەڕێیە بۆ دیوەخان دروستمان کردی ئەو ساتیە جوان ودا ئەوەشە کاڵ بووەسەوەکەی من پیر بووە 40 ساڵ پێش دروستم کردی. هەروەها باسی لە باوڵ کرد کە بۆ پاراستنی جلوبەرگ بەکاریان هێناوە لە سەردەمی کۆندا. باسی لە سندوق کرد کە هیزەی ڕۆنیان تیادا هەڵگرتووە. بێگومان هیزەی ڕۆن لە پێستی مەڕ دروست دەکرێت و ڕۆنی تیادا هەڵدەگیرێت بۆ خواردن. ئەمە سنووقە هیزەی ڕۆمان تێنە ترسی مشک مە باوەڵە ئەوسا کەلوپەلمان تێ جێمان تێدا ئاوە. حاجی نەجمە وتیشی بەکارهێنانی ئامێرەکانی پێشتر هەرچەندە قورس بوو بەڵام خۆش بوو. ئامێرەکانی ئێستا هەرچەندە ئاسانکاریان هێناوە، بەڵام هەست بە مرتاحی و خۆشی ناکەین لە کاتی بەکارهێنانیدا. ئەمانە ئیشیان پێ ناکرێ، ئامیری تازە هاتووە، ئەمە گشتی کۆن بووە وەکەی خۆم پیر بووە ئینی نەما. ئەمانە ئەو ژیانە ئێمە ئەمان کردووە، ئەو ژیانە خۆش بوو، ئەم ژیانە خۆش نییە، کەی خۆشە خۆش نییە. حاجی نەجمان لە باسکردنی ژیانی ئێستا و ڕابردوو داوتی ئێمە پێشتر بەهرەوەزی کارمان دەکرد و کۆ دەبووینەوە بۆ ئیشی قوڕەکاری و دوورینەوەی گەنم و جۆ لە وەرزی هاویندا بەبێ پارە هاوکاری یەکمان دەکرد، بەڵام ئێستا ئەو هاوکاریە نەماوە و کەس یارمەتی کەس نادات بەبێ پارە. کەم بووەسەوە کۆمەڵایەتی و خزمەتی کەم بووەسەوە هینیانە ئێمە دروستمانە کرد ئەو وەختە خۆش و ئیستا پیر بووین و قوتمان نەماوە هیچ هۆسمان نەماوە و ئاوە بە هەرەوەزی ئەمانمانە ئەکرد و ئاوڕێتی واهینی یارمەتی یەکتر ئەمان بکرد. هەزار قوڕەکاری بکرێ، هەزار ئیش بکرێ، ڕۆڵە بەخوا کەس پارەی نووسە. ئیسێژی ئابچوو ئەو ئینمە بۆ بێرێژێ چەندێ پارەمە دەیتی.